پێداویستی خوێندن بۆ زانکۆ پەیمانگاکان. چەند دەفتەرێکتان ئەوێت ئەم دەفتەرا وەکو پێشنیارێکە بۆ ئەوانانەتان کەوێنی تایە وەکو وانی بەشە پزیشکەکان یانیش بەشە ئەندازیاریەکان یاخود ئەم دەفتەرانە کە هەم کلیپبۆردا هەم دەفتەرە بەپێی قۆناغ و بەشەکانتان ژمارەی دەفتەرەکان نیشتان ئەگۆڕێت. ئەگەر کچی پێویستی بە تۆزباکێکە بێ هەموو بابەتە تایبەتەکانتان هەمیش بۆ مەزەم و فایلەکانتان بەدڵنیایەوە لە بەشی ئەندازیاری بیت یانیش لە بەشە پەروەردەیەکان وەکو فیزیا و بیرکاری و کیمیا بێگومان پێویستان بە بژمێرێکی زانستی ئەبێ بۆ شیکارکردنی پرسیارەکان. دەبەیەکی ئاو یانیش ستانلی ئەتوانن ئاوی تێ بکەن یاخود قاوەیەکی ئامادەکراوی تێ بکەن لە ماڵەوە. ڕاستەیەک یاخود سێتێکی لەم جۆرە بە تایبەتی بۆ بەشە زانستیەکان. جزدانێکی قەبارە مامناوەند یانیش گەورە کە ئەم بەشە ئەتوانن بابەتی باج و خشتی ڕۆژانی تێ بکەن یاخود پێداویستی تایبەتەکانی ترتان. هەروەها ئەم بەشەش ئەتوانن بۆ بابەتی قرتاسیە واتە بابەتی قەڵەم و لاستیک و جاف بەکاری بێنن. بۆکسێکی گەوری لەم شێوەیە بە تایبەتی بۆ ئەو ڕۆژانی کە عملیتان هەیە بەڕاستی بۆتان پێشنیارەکەم ئەتوانن بابەتەکانی وەکو دەفتەر و بژمێر و ڕاستە و وەرەقی ئەیفۆڕ و مەزەمە و کۆمەڵێک بابەتی تری تیا جێگا بکەنەوە یان ئەتوانن فایلێکی لەم جۆرە بەکاربێنن سەرجەم وەرەقەکانی تاقیکردنەوە و مەزەمەکانتانی تیا جێگا بکەنەوە یاخود فایلێکی لەم شێوەیە کە بۆ ڕۆژانی تاقیکردنەوەی پێشنیارەکەم. ئەگەر دەفتەرە کلیپبۆردەکانتان نییە ئەتوانن بە تەنها لەم کلیپبۆردانە بەکاربێنن بۆ نووسینی تێبینی لەناو کلاسە ئەتوانن سوودی لێ ببینن بە تایبەتی ئەگەر بێت و دەفتەرتان پێ نەبێ کە وەرەقەکێ بخەنە سەر دەفتەرێکی تێبینی کە ئەتوانن بۆ نووسینی خشتێ ڕۆژانە و تاقیکردنەوە بەکاری بێنن یاخود دەفتەرێکی تێبینی بچووک کە هەمیشە پێتان بێ بۆ هەندێک حاڵەتی پێویست چونکە قەبارێکی بچووکە و شوێنتان لێ ناگرێ یاخود ئەم وەرەقە تێبینیانە کە پشتەکەی لەزگەیە ئەتوانن بۆ نووسینی پوختە بۆ مەزەمەکانتان بەکاری بێنن. هەروها چەند جۆرە ستیکەرێکی دیاریکردنی خاڵ و پێناسە بابەتی گرنگ کە ئەگەری هاتنەوەیان هەیە تا ڕۆژانی تاقیکردنەوە تەنها پێداچوونەوە بۆ بابەتانیان بکەن. تایمەرێک بە تایبەتی ڕۆژانی تاقیکردنەوە سوودی لێ ئەبینن ئەگەر بێت و بە تەکنیکی پۆمۆدۆرۆ سعی بکەن. دەستەیەک هایلایتەر بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان، دەستەیەک جاف ئەگەر لەسەری ڤیدیۆکانی یوتیوب سایی ئەکەیت ئەتوانن ستاندێکی لەم شێوە بەکاربێنن. ستاندێکی سەرمێز بۆ کۆکردنەوەی بابەتە قرتاسیەکانتان، پرنتەرێکی بچووک کە لە ڤیدیۆکانی پێشووترە پێمانوتن چۆن ئەتوانن سوودی لێ ببینن یانیش ئەتوانن بۆ چاپکردنی بابەتی گرنگ و بەپەلە بەکاری بێنن. ئەگەر حەستانە جافی ڕەنگاوڕەنگ نییە ئەتوانن لەم جافانە بەکاربێنن. لیدیانی شتەی بەڵام پێک بۆ سەرمێزەکانتان، قەڵەمنووکێکی ئەسڵ. لە کۆتاییشا بۆ زانینی نرخی سەرجەم کاڵاکان ئەتوانن جوێنی گروپەکەمان بە لە تێلەگرام بە ناوی کاندڵ ستیشنەری یاخود پەیوەندیمان پێوە بکەن.